ناوچەکانی حەمرین و ئاوایەکانی خوارووی ناحیەی جەبارە کاو سنوورە لەگەڵ سلێمان بەگدا جموجۆڵی تێرۆریستانی داعشی تیادا دەرکەوتووەتەوە. پێکهاتەکانی سنوورەکە و زیاتریش عەرەبەکان کە سوننەی هۆزی جبورن جێگیربوونی پێشمەرگە لە ناوچەکانیاندا بە پێویست دەزانن، چونکە دەڵێن پێشمەرگە جیاوازە لەو هێزانەی کە جیاوازی تایفەی دروست دەکەن. ريد القوات البيشمركة تبقى هسه شلون محاميتنا؟ دەمانەوێت پێشمەرگە بمێنێتەوە. ئێستا بەهۆی ئەوانەوە شەو ڕۆژ ئارام و بێترسین. ئەوەی هەمانە لە سای ئەوانەوەیە. احنا بحاجة ملحة لتواجد قوات البيشمركة. ئێمە پێویستی زۆرمان بەبوون و مانەوەی پێشمەرگە هەیە لە ناوچەکەدا. بۆەوەی ئارامیەکەمان بەردەوام بێت و هەروەها کەس وولایەنی تریش نەتوانێت دەست درێژیمان بکاتە سەر. 4 ئاوایی سەر بە ناحیەکە کە نزیکە لە سلێمان بەگەوە بەهۆی ڕێگری چەکدارەکانی حەشتی شەعبیەوە 2 ساڵە چۆڵن و هێشتا دانیشتوانە ئاوارەکەی ڕێگەی گەڕانەوەیان پێنەدراوە. بەڵام ئەو ناوچانەی کە پێشمەرگە دەیان پارێزێت ئارامە و خەڵکەکەشی بێگرفتن. وەزعی ئەمنی لێرە تا ڕادێکی باش جێگیرە و خەڵک بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو نەتەوەکان و لێرە پێشوازی لە پێشمەرگاکەن و پێشمەرگا لە ساڵی 2023ەوە ناحەکەی پاراستووە هەل لە 2025 ڕوخانی ڕژێمی باس پێشمەرگە تەواجدیە لە سنوورەکە ئێمە و خەڵکی سنوورەکە ئێمە پێشمەرگە بە پارێزەری سەرماڵێزانێ. داعش مەرامی هەبووە ئارامی ئەم سنوورەش تێک بدات، بەڵام کەلوولەی تفەنگی پێشمەرگە بەردەوام ڕۆ و ئەوانە ئەو مەرامەیان بۆ نەچووەتە سەر. ئەمە پێداگری خەڵکی بۆ جێگیربوونی پێشمەرگە زیاتر کردووە. هەتا چاو بڕکات ئاوایی و دەشتاییەکانی ئەم سنوورە لەژێر پارێزراوی هێزی پێشمەرگەدایە. خەڵکی ناوچەکەش لە پێناو دڵنیایی و ئارامی زیاتردا سەری زمان و بنی زمانیان مانەوەی پێشمەرگەیە لە ناوچەکەیانە. سامان کەریم کورد، سات نیوز، سنووری ناحیەی جەبارە.